قوماشفرۆشێکی شاری ڕانیەیە و ماوەی 34 ساڵە قوماشی قاتی پیاوانی هەیە. وەک خۆی دەڵێت زیاتر لە 1600 ڕەنگی جیاوازی قوماشیان هەیە بۆ قاتی کوردی پیاوان. محەممەد دووبەی دەژڵێت بەتایبەت لە بۆنە و جەژنەکاندا هاوڵاتیان خواستێکی زۆریان لەسەر جلی کوردی هەیە و دەیپۆشن. جلی کوردی ئەنواع ڕەنگی هەیە، ئەنواع قوماشی هەیە، زیاتر لە 1600 ڕەنگمان هەیە، لە هەموو هەرێم منافسمان نییە. وەک ڕەنگیش ئەنواع سەرمان لا دەست دەکەێ. بەڵێ خەڵک ئێستا لەو خوای بەزداد بێت جلی کوردی زۆر دەکات، حەزیشی لە جلی کوردیە بڵێن بەتایبەت ئێستا ئیوامان دێتەکەنە تەمەنی 5 ساڵە، تەمەنی 6 ساڵە جلی کوردی دەکات. بەڵێ ئەڕۆڵ سیمای جلی کوردی ڕەمزی جلی کوردی بڵێن ئەوە کورد بەو جلێەوە جوانە، پێویستە هەموو خەڵکێک لە بەری کات، هەموو خەڵکێک لە بەریکە. بە قەناعاتی من بۆ مەکتەبەش جلی کوردی دەبەکەی من وەخت خۆی بە زۆری پیان لە بەردەکردی، بەس حەزم لێ بە شەڕواڵی کوردیە لە بەرکەم. ئەرەوەڵە هاوڵاتیان دەڵێن جلی کوردی بووەتە ناسنامەی ڕەسەنی میلەتی کورد و پێی دەناسرێتەوە لە جەژن و بۆنەکانیشدا. جگە لە بەتەمەنەکان گەنجان و منداڵانیش خواست و ئارەزوویەکی زۆریان لەسەر جلی کوردی هەیە و دەیپۆشن. دەژڵێن شانازی بە جلوبەرگی کوردیەوە دەکەن. زقاتی کوردی ڕەمزی کوردیە و کۆنا، یعنی قەت بەسەر ناچێ جلی کوردی ڕەمزێکی قەدیمە و کوردەواریە بە حەقەت. جا خەڵک دڵێت بۆی پێ خۆشە بە جلی کوردی بەتایبەتی بۆ مناسەباتان، بۆ مەسەلا جەژن، بۆ گواستنەوە، مەسەلا بۆ سەفرەک، بۆ بۆنەکان، بۆ هەمووی جلی کوردی بەڕاستی ڕەمزە. ئەمە جلی کێری قەت بە جلی کوردی بەستانان زەودان بەستم بە هاوینان گەرمان نایبەستم. وەڵام بە حەقەت جلی کوردی کاتێک ئەو بەتافەتەکانی پێشتری زیاتر بەتەمەنەکانیان پۆشی، بەس ئێستاکانە بە حکمەوەی نازانم گەنجەکان چێ سەبەب زۆر داخوازێن هەدۆستەر جلی کوردی جلی کوردیە پۆشن. ئەوجا بە تایبەتی لە کاتی بۆنەکاندا جلی کوردی لە هەنی باوەڕ کرد لە هەموو جلەکانە پێ جوانترە. ئەوە ئێستا تەماشاکە عەرەب جزاشەیەش لەبەرە بەش جلی خۆی دەناسێت، تەماشاکە ئینگلیزە تورکە چێ بە چاکەت و پانتۆڵ دەناسێت، بەڵام هیچ سیمایەک بە قەدرا سیما جلی کوردی جوان نییە. ئێستا بە قەناعەتی من بە یعنی لە دام و دەستگاکانیش خەڵک بەس جلی کوردی بکات، چونکە جلیێکی جوان و ڕێک و پێک و یعنی شیاوە. وەک سەرجەم میلەتانی تری دونیا، کوردیش خاوەنی جلوبەرگ و شێوازی تایبەتی خۆیەتی و بووەتە ناسنامەیەک کە پێی دەناسرێتەوە. بەشێک لە هاوڵاتیانیش دەڵێت پێویستە تەنیا لە جەژنە و بۆنەکاندا گەنجان و هاوڵاتیان جلی کوردیان بیر نەکەوێتەوە، بەڵکو لە زۆربەی کاتەکاندا بیپۆشن و داواش دەکەن لە فەرمانگە و شوێنە حکومیەکانیش هاوڵاتیان بەکاری بهێنن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.